لە بەشێکی ئەو ئاینانەی کە لەلایەن مرۆڤەوە پەیڕەوکراون شەهید بوون لە ڕێگەی ئامانجائینیەکان بەرزترین پلەی باوەڕداری بووە. لە مەزهەبەکانی نێوئاینی مەسیحیشدا گەیشتن بە پلەی شەهید بوون کۆمەڵێک ڕێوشوێن و مەرجی تایبەتی هەیە. شەهید لەلایەن کریستیانەکانەوە پلەپایەکی بەرزی هەیە و لە بۆنە و ڕێوڕەسمایینیەکان گرنگیەکی تایبەتی پێدەدرێت. دكتور سهدة قاوت إيتا كبيرة رابلة. لە ئاینی مەسیحیدا کلێسا زۆر باەخ بە شەهیدان دەدا، وەکو نەریتێکی ئاینی بەیانی و عەسران نوێژ بۆ شەهیدان دەکرێت. هەروەها لە چەند ڕێوڕەسم و قەداسێکیشدا باسی ناوی شەهیدان کراوە. بەپێی باوەڕی ئێمە خوێنی پیرۆزی شەهیدان دەبێتە هۆی ئەوەی کلێسا دروست بکرێ و ناوی شەهیدانیان لەسەردا بنرێت. بۆ نمونە مار پەترۆس لە ڕۆما شەهید بووە، بەڵام بۆ ڕێزگرتن ئێستا لێرە کلێسێکی بەناو کراوە. هەروەها شەهید پۆلس کە لە زۆر نامەی کتێبی پیرۆزدا باسی لێوە کراوە، یان پاترێک مارت شەمەون کاتێک شەهید کرا بەهۆی ئەوەی خوێنی پیرۆزی جلەکانی سوور هەڵگەڕا. بۆیە ئێستا پاترێک کە پلەیەکی گەورەترە لە قەشە و مەتران و سەرۆکی کلێسا بۆ ڕێزگرتن لە شەهیدبوونی مار شەمعۆن جلوبەرگی سوور لەبەردەکەن. ئەمە وەک نیشانەیەکە بۆ خوێنی شەهیدانی کلێسا. یەکێک لەو ڕێوڕەسمانی کە لە هەرێمی کوردستان تایبەت بە شەهیدێک بەڕێوە دەچێ یادکردنەوەی شەهیدبوونی مارشمونیە کە ژنێکی یەهودی بووە، بەڵام لەلایەن مەسیحیەکانەوە بە کەسێکی شەهید هەژمار دەکرێت. تەنانەت لەلایەن کڵێساکانی ڕۆژەڵاتیەوە پلەی قەدیسە و پیرۆزی پێبەخشراوە و چەندین دێر و کڵێسای بەناوکراوە. لە سەردەمی دوای مردنی ئەسکەندەری مەکدۆنی و لە سەدەی دووەمی پێشزاین لە ئیسرائیلدا سلوقیەکان دەسەڵات دەگرنە دەست. ئەوان ویستویانە بە زۆر کلتوری یۆنانی و بە تایبەتیش بتپەرستی بەسەر خەڵکدا بسەپێنن، بەڵام مارت شمونی واز لە پەرستنی خوانایەنێ و پشت لە بتەکانیان دەکات. یادی شەهیدکردنی مارت شمونی هەموو ساڵێک و لە ڕۆژێکی دیاریکراودا لە گوندی ئانیشکەی سەر بە پارێزگای دهۆک بەڕێوە دەچێت. هەر ساڵ ئەم وی جەژنێ بیرەوەریە وی جەژنێ ئەم لڤی ڕۆژێ جەژنکەن ئەو ژی شەهیدبوونە نەشمونی و هەر هەفت کورێنوێ نەشمونی شەهیدە نەشمونی هەر هەفت کورێنوێ ئەفرەتەکە جی بوو بەری هاتنا پێخەمبەر عیسا 104 ساڵ یا شەهید بووی. ئیمانەکە شریعەتە موسە هەبوو و خودەیەکی هەی کەتە لە پێت شاهێکی زاڵم شاهی زاڵم دویە ئیمانە وی ئافرەتی گەل هەفت عیلە خوب گۆڕیت بیتە گەلبی ئیمانە خۆ ئینکار نەکرد. ئەف شاها زاڵم هەر هەفت کورێنوێ بەرچاوێ شەهیدا شمونی کوشت و هەر وەسا شمونی جیب دوماهی که هات شهید کردن دست شاه ظالم. لورا ام هر سال اف بیروریا وی ججنی ام کین. گرنجیدان بە کەسایەتی مارت شمونی لەلایەن کریستیانەکانەوە بۆ چیرۆکی خەمناک و پێداگری لە باوەڕداری دەگەڕێتەوە. تەنانەت لە ئینجیلی سەردەمی کۆنیشدا لەو بەشەی تایبەتە بە مکابی باز لە مارت شمونی کراوە. مارت شمونی لە پێناو پژنەکردن بە باوەڕی خۆی و خوای تاک گیانی خۆی و حەوت کوڕەکەی کردە قوربانی، بەڵام ئامادە نەبوو بتپەرستی بکا و گۆشتی بەراز بخوات کە بە پێی ئاینی یەهودی ڕێگە پێنەدراوە. ئەم ئافرەتە بۆ ئەوەندە ناودار بوو حەوت کوڕیە بوو، هەر حەوتیان گەنج بوو کە بردیانە لای بڵێن والیەکە، یعنی ئەوانەی کە ئاغای بتپەرستەکان بوو، برادەری ئەو بڵێن سەرۆکی ئەو بتپەرستانە وتیان ئەوە ئینکار ناکات، دەڵێ من قەت اعتراف ناکەم بە خواوەند، تەنها یەک خوا هەیە. ئەوان چیان کرد؟ برادەرەکەی زۆر ئەوە بوو با بڵێن وەک ڕێوی بوو، گوتی چی بکەین؟ یەکەیەکە لە کوڕەکانی سەری دەبڕین، ئەوەی لە مانجەڵی ئاوی گەرم دەیکوڵێنین، بەڵکت لە ترسە تەنازول بکات، بڵێت بڵێ ئەمن خواوەندم دەپەرستم نەک یەکخوا،
ئەو بەڵام مسر بوو کوڕەکەی یەکەم و دووەم و سێم و تا دوا کوڕەکەی کە حەفتەمین کەس بوو ئەو هەر مسر بوو لە باوەری کە یەکخوا هەیە و تەنها یەکخوا نەک کۆمەڵە خوایەک لە بەرەندێ لە ئەنجامە هەر هەفت کوڕە بە کورتەکەی ئەوەندەیە هەفت کوڕەکانی سەریان بڕی کوشتیان ئەوەی کولیان کوڵاندنیان حتى بە منجەلی وەچی لە کتابی مقدس نووسراوە بە ئاوی گەرم کوڵاندنیان لە ئەنجامە سەریویشیان بڕی فبوتە شەهید شمۆنی وصلة وثخن على الكل قدي مقواي عم ترسي حورا حوصون عم باكوس وورد شوعاي وناذاو مرتشموني يهودية مارچمونێ ژنێکی یەهودی بووە ئەم ژنە لە سەردەمی دەسەڵاتی یۆنانیەکان دەژیا ئەو دەسەڵاتی کە بتپەرست بوون و باوەڕیان بە خودای تاک و تەنها نەبووە مارچمونی و حەوت کوڕەکەی لە ساڵی 1924 پێشزاین بەهۆی وازنەهێنانی لە باوەڕمەندی بەخوا کوژران هەموو ساڵێک لە یەکەم سێشەمی مانگی ئایاردا ڕێوەڕەسمی تایبەتی بە یادی مارچمونی دەکرێت نوێژی بەیانیانی ڕۆژی دووشەمە و لە ڕێوەڕەسمی تایبەتدا یادی هەریەکە لە کوڕەکانی مارچمونێ کە ناویان گەدەی و مەقۆی و تەرسەی و حیرۆن و حیوسۆن و باکۆس و یۆنادایە دەکرێت دوای دەستگیرکردنی لەلایەن دەسەڵاتدارانی بتپەرستی ئەو سەردەما ئازار و ئەشکەنجێکی زۆریاندا بەڵام مارچمونێ ڕەتی کردەوە کە گۆشتی بەراست بخوا چونکە لە شەریعەتی موسادا حرامە هەروە ڕەتیشی کردەوە پەیڕەوی کللتوری یۆنانیەکان بکە و بتپەرستی ئەنجام بدا ئەم هەڵوێستشی وای کرد شەهید بکرێ هەموو ساڵێک لە پێناو ئەوەی کە ڕێوڕەسمی ساڵانی مارچشمونی بە شێوەیەکی شایستە بەڕێوە بچێت بەرلەهاتنی یادەکە چەند گروپێک ئامادەکاری و ڕاهێنانی تایبەت ئەنجام دەدەن یەکێک لەو گروپانش تایبەتە بە ئامادەکردن و پێشکەشکردنی ئەو سرودە ئاینیانەی کە تایبەتە بە مارچشمونی لە یادەکە دەگوترێنەوە ئەمڕۆ هاتووینەتە کلێسای مارچشمۆنێ بۆ بەشداریکردن لەو بۆنەیە کە بۆ شەهیدبوونی مارچشمۆنێ بەڕێوە دەچێت ئێمە لە گروپی سرودی مارچشمۆنێ لە کلێسادا خۆمان ئامادە دەکەین چەند ڕۆژ پێش هاتنی ئەم بۆنە پیرۆزە ڕاهێنان لەسەر ئەو سرودە ئاینی و ئاوازانە دەکەین کە بڕیارە لە ساڵیادی شەهیدبوونی مارچشمۆنێ و حەوت کوڕەکەیدا لە بۆنەکەدا پێشکەشی بکەین ئەمڕۆ بەم بۆنەیەوە ئەو سرودە ئاینیە تایبەتانەی کە ئامادەکرابوون لە ڕێوڕەسمە تایبەت و قەداسەکەدا پێشکەشمان کردن بوونی سرودە ئاینی و ئاوازە تایبەتەکان لە کلێسەدا زۆر گرنگن تەنانەت ئاستی گرنگەکەی وەکو گرنگی ئامادەبوونی قەشە و شەمامە و باوەڕدارانە لە نێو کلێسەدا ئەوەش بڵێم جیا لە گوندی ئەنیشکێ لە گوندەکانی دیکەشەوە خەڵک هاتوونەتە ئێرە بە مەبەستی بەشداریکردن لە ڕێوڕەسمی تایبەت و قەداس و هەروەها ئەو ڕێپێوانەی کە بەم بۆنەوە ئەنجام درا. ئەم ساڵ لە گوندی ئانیشکێدا جیاواز لەو چەند ساڵەی دواییدا ڕێوڕەسمی تایبەت بە یادی شەهیدکردنی مارچشمونی و حەوت کوڕەکەی لە دێری کۆن بەڕێوە دەچێت. أول شيرة
هەر لە سەردەمانی کۆنەوە بۆ یادکردنەوەی شەیدبوونی مارت شمۆنی ئێمە ساڵانە و لە ڕۆژێکی تایبەتدا سەردانی دێری مارت شمۆنی پیرۆز دەکەین. لە نێو دێرەکەدا ڕێوڕسمی تایبەت بەڕێوە دەبین. بەداخەوە شوێنەواری دێری مارت شمۆنی وەک جاران نەماوە چونکە کاتی خۆی خاپور کرا. خۆشببختانە بە هەڵ و توێکۆشانی قەشە و کۆمەڵە لاوێکی خوێنگەرم و بەورەی گوندەکەمان دێرەکە خاوێن و نۆژن کراوەتەوە. هەرچەندە دەبێتەوەش بڵێم کە قەباری دێرەکە بە بەراورد بەڕابردوو و پێش خاپورکردنی زۆر بچوو بۆتەوە. بەڵام دیسانیش ئێستا ئێمە دڵخۆشین کە دەتوانین هەموو ساڵێک سەردانی ئەم شوێنە پیرۆزە بکەین و یادی مارت شمۆنی بەڕێوە ببین. دێری دێرینی مارچمونیش چیرۆکەکەی وەکو خودی مارچمونی خەفەت بارانەیە چونکەم دێرە لە ساڵی 1960دا لەلایەن ڕژەی مێوسای بەغداوە دەکەوێتە بەر پەلاماردان و لەگەڵ زۆرێک لە شوێنەوارەکانی دیکەی نێو گوندیانیشتێ و گوندەکانی دەوروبەر تەفروت و ناو خاپور دەکرێت. ئەف ساڵە تایبەتمەندیەک یاخۆ هەبوو بڕاستی ئەوژی ئەوە کو ئەم چوونە دێراکە بن بساڵە 1961 ئەو دێرش شلای رژیما حکومەتە عێراقی هاتە هەرفاندن هاتە خراپکردن ئەڤرۆ بڕاستی پشتی چوونە 57 ساڵ 61 حتەنکە پشتی چوبوونە 57 ساڵ ئەم چون ئەڤرولوێرێ ما وەکیت بێژن ما ئەف بیرەوەریە مەلوێری کرد و ما جەژنا شەهید بوونا شمۆنی و هەر حەفت کوڕێوێ ما لوێری دەست پێ کرد پاشنگی ئەم هاتینە وێرێ هەر دیسا گەلە گوندێندی ji bilî înişkek û ev rêwrast mevrûl înişkeye gelek gundêdî jî ev cejna dikin. مێژووی دروستکردنی گوندی یانیشکێ زۆر کۆنە هەر بەم شێوەیەش بەڕێوەچوونی ڕێوڕسمی یادی مارت شمۆنی زۆر دێرینە و دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ پێشێستا. ئێمە و نەریتەمان لە باب و باپیرانمان وەرگرتووە و ساڵانە وەکو ئەرکێک ئەنجامی دەدەین. لەم بۆنەیەدا ڕێز لە شەهیدبوونی مارت شمۆنی و کوڕەکانی دەگرین. بۆ ئێمە یادێکی زۆر خەفەتبار و خەمناکە چونکە لە پێش چاوەکانی مارت شمۆنی کوڕەکانی کوژران و سەربڕان. بۆیەشە لای ئێمەی مەسیحی ئەو بۆنەیە بابەت و ڕووداوێکی تایبەت و گرنگە و لە زۆر شار و شارۆچکەدا یادی مارت شمۆنی دەکەینەوە. هەروەها بۆ ڕێزگرتن لە مارت شمۆنی دەیان کڵێسا و مەزار بە ناوی کراون. ئەمڕۆ لێرە قەداس و ڕێوڕسمی تایبەتمان ئەنجامدا. لە ساڵی 1950 لە هێنیشکێدا شوێنەواری تایبەت بە مارت شمۆنی هەبووە بەڵام سووتێنرا. لە کاتی جەنجی نێوان حکوومەت و هێزەکانی پێشمەرگەدا سوپای عێراق بەتوندی بۆردومانی گوندەکەی کرد. لە ئەنجامدا شوێنەواری مارت شمۆنی و زۆر شوێنەواری دیکەی نێو گوندەکە خاپور کران. تەنیا چەند پارچە بەردێک ماون کەویش لە نێو مەزاری مارت شمۆنیدا پارێزراون. ئەوەش بڵێم وەکو خەڵکی گوندی یانیشکەی کە خۆی لە 90 خانوودا دەبینێتەوە بۆ ڕێزگرتن لە مارت شمۆنی توانیمان لە گوندەکەماندا کڵێسایەک و هۆڵێک بە ناوی مارت شمۆنی بکەین بۆ ئەوەی بەردەوام بین لە ڕێزگرتن لە مارت شمۆنی و هەروەها پابند بوون بە ڕێنماییە ئاینیەکان. گرنگی کەسایەتی مارشمونی لەلایەن کریستیانەکانی هەرێمی کوردستان هێندە مەزنە کە لە پاڵ یادکردنەوەی لە بۆنە ئاینی و کۆمەڵاتیەکاندا ژمارەیەک کاری هونەریش لە قۆناغەجیاکاندا لەسەر چیرۆک و قوربانیەکەی دروست کراوە. یەکێک لە هونەرمەندانەی چەند بەرهەمێکی لەسەر ئەم کەسایەتیە دروست کردووە هونەرمەند ڕەفیق نووری حەنایە. مارت شمۆنی بە ینی مستەڵەحی عالەمی پێڵێن سانتا شمۆنی
خۆی ئەم ئافرەتە چۆن با بڵێن خەنسە هەیە لە بڵێن لای خانزات هەیە یان ئەو ئافرەتانەی کە زۆر ناودارن لە ئاستی جیهان ئەگەر لە کوردی بێ ئەگەر عەرەبی بی شمۆنیش لای ئێمە وەک مەسیحی زۆر ناودارات چی مەزار چی کەنیسا چی کلێسا بە ناوی هەیە ئەمە چیمان کرد وەختی خۆی بەرەحمەت بی خوری ڕۆفائێل بنیامێن کە کەونترین قەشە بوو دوای بووتە خوری تەکلیفی منی کرد یەکەم شت کردمە بە تابلۆیەکی بە ئەلوانی زەیتی ڕەنگی زەیتی 3 متر بە 6 متر تقریبان ماوەی 5 مانگ تا 6 مانگتەوە ئەتا تاوامان کرد ئێستاش ماوە لە مزاری مارشمۆنی وستمان بڵێن ئەساساً شمۆنی چ ڕسمی نەبوو چ لەو حەیەکی نەبوو ئەمە چم کرد خوێندم لە ئیسحاحی 7 پێ ئەڵێن لە کتابی پیرۆس ئنجیل کتابی مقدس پێ ئەڵێن لە ئیسحاحی 7 چیرۆکەکەی تەنها یەک لاپەڕەیە ئافرەتێکە لە کاتی بتپەرستەکان گۆتی تەنها یەک خوا هەیە ئەوان دەنگۆ نە ئەمە خواوەندمان زۆرە تەحەدای هەمویان کرد شمۆنی من لە دوای ئەم تابلۆیە ئەو تابلۆیەش چم کردێ من بۆ ئەوەی بە جوانی و ڕێکی بە شێوەی تاریخی من گەڕامەوە لە جلوبەرگی ئەو کاتە ئەسپەکانی ئەم کاتە فەدەرم هێنا وەک ئعدادم کرد ئامادەکردنێکی تەواوم کرد وەک کۆڵات چۆن دروست دەکەم لە هونەری تشکیلی هونەری شێوەکاری چ لەو حەیەکی عالەمی هەبوو وەک تەشریحی ئەسب چۆنە من دەرم هێنا وەک مۆنتاجم کرد ئەسپێک لەو بەری ئەسپێک لەو بەری هجوم و تا کورد الحەمدلله ئەوە لە باس دەکەم لە 86 ئەو تابلۆیە کرایە بە بەڵگە ئەو کاتێک کە بیرم نایە نای محافزەکە چ بوو بەڕاستی ئفتتاحیان کرد بە ڕەحمەت خوری ڕۆفائێل و قەشە لویس ئێستاش ماوە هەموو خەڵکی عەنکاوە دەهاتن لە پێشیان نوێژیان دەکرد 18 متر مربعە تا ئێستا بەبیرم لە بیر ناکەم لە کاتی بەعسیەکان بوو 86 يعني تصور كاوتشي افتتاحيا كنت بردا تماشى لو حكي كرت قلت اوه لو حكى كان جوانا بس بداخل ولا سرقات سيانيه من لضلي خوم جوينم ده قلت ما هو الشش ما قام خريكي او تابلو يما دوي قلت بداخل ولا سرقات سيانيه لان وتو بنش يكسر بيرم كرت او شمونيا لبروي ناو دامنا دايتشي ازا وكركاني خوشمونيا ناو شانوغري وتشي دايتشي ازا هيا بريخت الماني زۆر متأثر بووم بەوە ئەو منش ڕەبتم کرد ئەو ڕەبتم کرد بۆ شتی کەون و نوێ بەرحاڵ کردمانە شانۆگەری 95 تقریبا دەڕۆژ لە هۆڵی سانەویەی عەنکاوەی کچان پەخشمان کرد دەڕۆژ بەردەوام بوو ئەو شانۆگەریە ڕۆژانە ینی تا ئێستاش لە ڤیددیۆ هەیە و ئێستا بەبیریانە خەڵچەنکاوە بەدەیان مەقالیان نووسی لەسەری کردمانە وەچی کردمە شانۆگەریە من ئەعدادێکی تایبەتی خۆمم کرد لە ئەنجامە دو ئامانج بۆ ئەو ئیشە چ بوو دیار بکەم هەر میلەتێک چ کلدانی ئاشووری بی چ کورد بی بێگومان یان پیا و یان ئافرەت با شێوێکی ناوبانگی هەیە مۆزاحی هەیە وەک نمونەیە بۆ کەسانی تر کە ئەمە سیمبۆلی بڵێن دڵسۆزی و پێشکەوتنی ئەو ملەتە بە دەرەجەیە کاتی کە ئافرەت بێ چونکە ئافرەت نمونەی عەتاءنی و نمونەی با بڵێن بەرهەمهێنانە بۆ بەشەریەت. ئەم ساڵی ژیادی مارشمونی پیرۆز وەکو سەردەمانی کۆن و ساڵانی ڕابردوو بەرز ڕاگیرا بەمەش دوای کۆتایی هاتنی بۆنەکە خەڵکەکە دەگەڕێنەوە بۆ باوەشی خانەوادەکانیان بەڵام ئەوان بەیادکردنەوەی ئەم ژنە باوەڕدارە دووبارە هەست بە قوڵایی چیرۆکی نەهامەتی و
جەرگ بڕی مارشمونی دەکەن وەستایشی خۆڕاگری و باوەڕداریەکەی دەکەن.